مریەم باروچیان ئەو کچەی کە بەهۆی کارەساتی کیمیابارانی هەڵەبجەوە بۆ ماوەی 27 ساڵ لە خێزانەکەی دوورکەوتەوە و لە ڕۆژی 16 سەی 2015دا بەپێی ئەنجامی پشکنینی DNA بە هاوناز ئەحمەد قادر ناسێنرا و با خێزانەکەی شاد کرایەوە. بەڵام لە ئێستادا مریەم بانگێشتی دادگای سلێمانی کراوە. دایک و برایەکی هاوناز دەڵێن بەڵگەکانیان ئەوە دەسەلمێنن کە مریەم باروچیان هاونازەکەی ئەوان نییە. بریگرتم زیانێکی زۆری پێگەشت لە ڕووی دەرونی و لە ڕووی ئینسانیەوە، چونکە ناکرێتەوە بە کەسێک بڵێ ئەمە مناڵی توێ دوای هەموو چەند ساڵ 30 ساڵ چاوەڕوانی ئێستا بێتەوە مچام دوای چەند مانگی بڵێ وەڵام مناڵی تۆنی. ئەمەش هەموو خەلەلەکە بۆ چوونی منەگەرێتەوە بۆ جیهەتانەی کاساون و ئەنجامدانی ئەو فەحسی DNA کە ئەنجامیانداوە کە ئەمانە هەمووی کاری پێویست بوو بە باشتر بە ڕێکوپێکتر بکرێژ لە ڕێگەی دادگاوە بکرا. ئەم کێشانە دروست نەبوو، بەڵام کێشەکە لەوەیە دروست بوو کە ئەم پێشەوەی ئەم کەیسە بهێنرێتە دادگا کۆ لیژنەیەک دروست کرا بوو کە ئەم لیژنە بە شێوەیەکی یاسایی نییە. بۆیە مندا بریگرتەکەم ئێستا لە ڕێگەی بەمنی ڕاگەیاندووە کە هەر جهتێک دەستی هەبوو بێت لە ئەنجامدانی ئەو کارە ئێسکاڵای لەسەر تۆمارەکەت. یەکەم دانیشتنی دادگا بەڕێوەچوو. دادگا بڕیاریدا دانیشتنەکە بۆ ڕۆژی 3 تەمووز دوا بخرێت و لایەنی سکاڵاکاریش بەڵگەی زیاتر بخاتە ڕوو بۆ پشتڕاستکردنەوەی کەیسەکە. هاوکات پارێزەرەکەی مریەم پەنجەی تۆمەت بۆ ئەو لیژنەی ڕادەکێشێت کە کاری ئەنجامدانی پشکنین و جیاکردنەوەی DNA ئەنجامداوە و دەڵێت کارەکانیان لە دەرەوەی یاسا و دادگاوە بووە. لە سێ هەفت بڕیارەکە ئەو بڕیارانەی یاخود بڵێن ئەم بەڵگانەی کە لە لای خودی بریکاری ئەتراز و کاکە ڕێباز هەیە بخرێتە ڕوو و دیارە ئەوان بەڵگەی کەسیشیان هەیە و ئێمەش داوامان کردووە کە خودی ئەم لێژنێژ بانگ بکرێ یاخود مەسئولەتی تەقسیری دەکەوێتە سەر کام لەم لێژنەی کە ئەم بڕیارەی داوە، چونکە ئەوەی دەیبینن مریەم لە حاڵەتێکی دەرونی زۆر خراپدایە و مریەم هەڵەبجەیە، مریەم کچی کوردە، بەڵام مریەم هاوناز نییە بەپێی ئەو بەڵگانەی کە تا ئێستا خراپن. بەپێی جیاوازی تەمەن و ڕەنگی پێست و شێوەی هاوناز بێت مریەم و پارێزەرەکەی لەسەرەوە ساغ بوونەتەوە کە هاوناز لە کیمیابارانەکەی هەڵەبجەدا شەهید بووە و مەریەم هاوناز نییە. بەڵام هێشتا چاوەڕێی بڕیاری کۆتایی دادگان هاوکات سەرۆکی کۆمەڵی قوربانیانی هەڵەبجەش دەڵێت مریەم منداڵی هەڵەبجەیە. لە ئێستادا بارودۆخی مریەم زۆر خراپە و لە لیژنەی وەرگرتنی DNA-یەکەش بێهیوا بۆ و دەڵێت ئامادە نییە جارێکی تر پشکنینی DNA لەو لیژنەیەدا بکاتەوە. بۆ هەموو لایەک ڕوونەکەینەوە کە مریەم باروچیان بەپێی ئەو بەڵگانەی کە لە بێزیستی ساری بە ئێمە دراوە، مریەم باروچیان منداڵی ونبووی هەڵەبجەیە. لەو کاتە زۆرتر ئێستا زۆرتر قۆرسەیە کە هاتە بوومەوە چاوانە بنەماڵەم بووم، چۆن ئیمانەمان بە بنەماڵەم بوو کە دۆزیم، بەڵام یعنی ئێستا بەڵام ئیمانم نەما بەراستی، یعنی لەسەری خۆم لەسەر هەمووی گۆمانم هەیە، بەڵام ئەمە خۆم بە کەچە هەموو کوردستان دەزانم دوور لێ هەر حیزب و سیاسەتی من کوردم حەڵەبجەیم. لە ساڵی 1992 تاکو ئێستا دە منداڵی ونبووی کارەساتی کیمیابارانی هەڵەبجە دۆزراونەتەوە و 73 خێزانیش داوای دۆزینەوەی 179 منداڵی ونبوویان کردووە. بەڵام دوو لەو منداڵانەی کە دۆزراونەتەوە پشکنینەکانیان بە هەڵە دەرچووە و ئەوەش کێشەی دەرونی و کۆمەڵایەتی بۆ خێزانانە دروست کردووە. هاوکات گومانی لەسەر سەرجەم پشکنینەکان و خودی ئەندامانی لیژنەی پشکنینەکەش دروست کردووە. ئەحسان ساویر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.